با پێکەوە پێشوازیەشی گەرم لە سەرۆکمان بکەین سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی با چەپڵەکانتان پێشوازی لێ بکەین بۆ سەرستەیج بۆ گفتوگۆی تایبەتی دیدار. کاک بافڵ بەخێر بێ خۆشحاڵم بەخێر بێ کاک بافڵ زۆر سپاس فەرموو. هی من دەستیە بەخێر بێ کاک بافڵ زۆر سپاس دەکەم زۆر بەخێرهاتن لە هەموو هەواڵانی عەزیزەکەم. دیدارتان شاد هەواڵان بەخێر بێن لە هەموو لایەکەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و زۆر سپاس بۆ ئامادەبوونی کاک بافڵ بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک پرسیار کە پێشتر نایزانێ خۆی وتبووی با پرسیارەکان نەبینم. سپاس دەکەم ئەگەر ئیجازەم بێ با تەداخولێکی بچووک بکەم ڕەنگە زوو تەداخول بکەم. پێشتر قسەت کردبوو لەگەڵ ستاف وتبوویان چەند پرسیارێک کراوە لەم ڕۆژانە لە کورتسات و ئەو شتانە و دووبارەی مەکەرەوە. من ڕەئیم تۆزێک جیاوازە لەگەڵ ئەوە. من لە تەلەڤیزیۆن بۆ خەڵکی عام قسە ئەەکەم. ئەمە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانە من بۆ هەواڵەکانی خۆمان قسە ئەەکەم. بۆیە لێرە ڕەنگە بتوانم چەند شتێک بە وازەحتر بڵێم. بۆیە چ پرسیارێک بە فکرتا هات لەسەر هەرچ مەوزوعێک بێ هیچ شتێک بڤە نییە پرسیارەکان بکە و دڵنیام زۆر بەڕاستە و خۆی و بێ فیلتەر جواب تێمەوە و ئەبێ بۆ ئەوە سپاسی کاک ئاکار بکەین کە دانیشتەکەی من لەگەڵ جەنابەت پێشنان خواردن بوو. زۆر سپاس. زۆر سپاس بۆ جەنابەت کاک بافڵ. دووبارە تاکید دەکەمەوە من ویستم پرسیارەکان بۆ جەنابەت بنێرم وتیان وتوێتی پێویست ناکە. حەزم لەوە نییە پرسیارەکان بزانم پێشتر بە نەوعێکتر جوابێمەوە. بەخێر بێ. وەڵا بەپێی ئەوەی کە کۆبوونەوەکە دیدارە و لەوە دەست پێ دەکەین کە دیداری یەکێتی نیشتیمانی وەکو ڕووداوێکی سیاسی وەکو داهێنانێکی سیاسی تەنها یەکێتی نیشتیمانی ئەنجامیەدا. جەناب دەزانی کە کۆنگرە و پلینیۆم هەموو حیزبێگەیکە و جۆرێک لە بە ناچاریش دەیکەن بە یاسای کۆمیسیۆن دەبێ ئەنجامی بدەن. بەڵام یەکێتی نیشتیمانی جگە لە کۆنگرە و جگە لە پلینیۆم دیداریش ئەنجامەدا. دەمانەوێت ڕای ئێوە وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی بزانین لەسەر دیدار لەسەر بەشداری هەواڵان لە دیدار و لە کۆنفرانسە مەحەلیەکان و لەو دیدارە گشتێش دیدار چۆنە بینی بە شێوەیەکی گشتی؟ سپاس دەکەم. دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر گرنگە هەواڵی عەزیز. ئێمە وەکو حزبانی تر نین. من حەز ناکەم دە 12 کەس لە ژوورێک دانیشێت و سیاست بڕێژێتەوە بێ ئەوەی گفتوگۆیەکی پڕ بە تەفاسیل هەبێت لە بینی ئێمە و کادرەکانمان. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جیاوازە لە حزبەکانی تر. ئێمە بەوە مەشهورین کە ڕەئی جیاواز هەیە بۆچوونی جیاواز هەیە و ئەتوانین سوود لەو ڕەئیە جیاوازانە و بۆچوونە جیاوازانە بکەین. بۆیە زۆر زەرورە ئێمە گوێمان لە کادرەکانی خۆمان بێت گوێمان لە هەواڵەکانی خۆمان بێت. ئەمانن لە ناو خەڵکن ئەمانن کە ئەزانن چی ئەگوزارێت و ئەمانەشن کە بەو تەجروبەیی کە هەیەە ئەتوانن هاوکار بن کە ئێمە بەرنامەیەک بڕێژینەوە کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر باش بێت و ئیشەڵا هەر هەنگاو بە هەنگاومان باتە پێشەوە. پەیامێکی تایبەتیشم هەیە بۆ هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. تکاتان لە یەکەم لە دیدار مەترسن و لە کۆنگرە مەترسن. ئەم دیدارە بۆ کۆکردنەوەیە بۆ جیاکردنەوە نییە. بۆیە کە باسی گۆڕانکاری ئەکرێت کە باسەکرێت کە باسی گەنجبوونەوە ئەکرێت کە باسەکرێت ئەمە هیچی دڵنیابن هیچی زەرری نابێت لەسەر کادرەکانی کە هەمانە. بالعکس ئێمە پێمان وایە ئەو کادرە ئەساسیانە ئەوانەی کە چەندین ساڵ تەجروبەیان هەیە و چەندین ساڵە سیاسەتەکەن و خەباتەکەن ئەمانن کە ئەتوانن ئەو گەنجانە کە ئێمە ئەمانەوێ بیان هێنینە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستیان بگرن و فێریان کەن و هەنگاو بە هەنگاو بیان کەن بە کادری باش و کادری ئەساسی. بۆیە تکایەکی برایانە ئەم دیدارە و ئەگەر کۆنگرەش ببێت کە دڵنیا بن ئەبێت ئەگەر ئەم شتانە کە ڕوویدا بەغەڵەت وەری مەگرن ئەمە باشترین شتە بۆ ئەم حزبە ڕەئی گۆڕینەوەیە حزبایەتی ڕاستەقینەیە
و هەر ئێمە ئەوێرین ئەمە بکەین حزبی تر نییە بتوانێت ئەوە بکات و خۆتا دەزانن چەند حزبێک ڕەنگە هەبێت کە لەسەرەوە بڕیارە درێت کە زۆربەی ئەو برادرانەی کە لە خوارەوەن و کادرە ئەساسیەکان ئەوەیان ڕەنگە بەدڵ نەبێت بەس یەکێتی نیشتیمانی کوردستان لەوەشا جیاوازە بێژگە لە ئەوەش ئەم دیدارە داینەمۆیە دانەمۆی حزبەکەیە بۆ بەرنامە نووسین انتخاباتمان کردووە سەرکەوتوو بووینە انتخاباتێکی ترمان کردووە سەرکەوتوو بووینە من قەت لەو نەتیجانە ڕازینی قەت ئێوەش نابێ بەو نەتیجانە ڕازی بن دەنگمان زیادی کردووە 93% بەسەر سەر و بەسەر چاو شتێکی زۆر عەجیب لە دوهۆک ڕوویدا کە 90 کە زیاد لە سەدام حوسێن حزبێکی کوردستان دەنگی هێنا لە دوهۆک قسە لەگەڵ من مەکەن قسە لەگەڵ ئومەمی متحیدە بکەن ئەوان پێتان ئەڵێن چی ڕوویدا لە دوهۆک بەس ئێمە نابێ گوێ بینە ئەم شتانە ئێمە ئەبێ هەنگاو بە هەنگاو بۆ پێشەوە بڕۆین ئەبێ تااقەتێکی عەجایبتان هەبێت ئێمە ئەبێ شۆڕشێکی نوێ بکەین لە ئەم وڵاتە شۆڕشێکی سیاسی کە ئاخر جار وا بکەین کە هەنگاو بە هەنگاو یەکێتی گەورەتر بێت و بەقوەتر بێ بۆ خزمەتی میلەتەکەمان بۆ ئەو بەرنامەیە کە جەنابی مام جەلال و هەموو هەڤاڵەت تێکۆشەرەکانی دایان ڕشت بوو بۆ ئەم کوردستانە زۆر جار باسی ڕێبازی مام جەلال ئەکرێت ڕێبازی مام جەلال کافی نییە ڕێبازی مام جەلال پیرۆزە ئێمە ئەبێ هەوڵ بدەین بەرنامەکەی مام جەلال جێبەجێ بکەین ئەمڕۆ سەیری کوردستان بکەن سەیری وەزعی ئابووریمان بکەن سەیری وەزعی ئەمنیمان بکەن ئەمە ڕێبازەکەی مام جەلال نییە ئەمە بەرنامەکەی مام جەلال نییە نابێ ئێمە بۆ ڕازی بین کە ڕێبازەکەی مام جەلال بپارێزین بەڵکو ئێمە ئەبێ هەوڵ بدەین بەرنامەکەی جەنابی مام جەلالیش جێبەجێ بکەین دڵنیاش بن کە توانیمان ئەوە بکەین و دڵنیاش بن من سەقەم پێتانە و ئێوە ئەتوانن ئەوە بکەن ئەوسا ئەو کوردستانەمانە بێت کە هیوایەتمان بۆ هەزاران ساڵ سپاس زۆر سپاس خەمن نەبێ هەموو پرسیارێکم جوابەکەی وا دوور و درێژ نابێ کراوەیە من تەسەوڕەکەم لە 45 دقەکەمان زیاتر پێویست پێداوای لێ بدون تێکە کراوەیە کاک بافڵ جەنابەت هەمومان چاومان لەوەیە پێمان پێویستمان بەوەیە جۆمان لە دەنگ و لە بۆ چوون و پێشنیارەکانی تۆ بێ بەڵام بڕاستی لە سوارچەوەیە دەبێ پرسیارە بکەم کە لەو کۆنفرانسانەی کە کران و لە ڤیدۆکەش بینیمان لە هەموو ناوچەکانی کوردستان هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی لە هەموو لیژنەکان زۆر بە حەماس و بە جددی و بە گفتوگۆی چەند ڕۆژە بەشداریان و ئەم دیدارێ ئەمڕۆژ 2 ڕۆژ بەردەوام دەبێ هەڤاڵان گفتوگۆ دەکەن پرسیارەکە ڕەنگە لای زۆرێک لە هەڤاڵان ئەوە بێ ئەو پێشنیار و ڕاستپاردانە کە دەکرێتەوە بەردەست سەرکردایەتی و جەنابش وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کە تایبەتمەندیەکە دیا بۆ ناسایی کەسایەتیەکی پراکتیکی و عملی ینی وە جددی لە بەڵێنەکان ئایا ئەم پێشنیار و ڕاستپاردانە دەخرێنە ینی کارنامەوە چۆن ئیشان لەسەر دەکرێتەوە تا چەند جێبەجێ دەکرێت ئەدیکۆ چۆن جێبەجێ ناکرێت بەڵام حقیقەتێک هەیە ماشەڵڵا پێشنیارەکانیانەوەنە زۆرن بوارەکانەوەنە جیاوازن هەندێک لەو پێشنیارانەی کە ئەکرێت ڕەنگە ئەمڕۆ جێبەجێ نەکرێت بەڵام ئەخرێتە ناو بەرنامەی کار مناقەشە ئەکرێت یەکێک لە نمونونەکان مادەی 140 مادەی 140 نەمانتوانیەوە وەک پێویست جێبەجێ بکەین بەڵام ڕۆژانە تیمەکەمان لە بەغداد ڕۆژانە جەنابی سەرۆک کۆمار ڕۆژانە هەواڵەکانمان ئیشی بۆکەن و خەباتی بۆکەن بە کورتیەکەی ئەرێوەڵڵا زۆر بەجددی وەرەگرێت برادرانی عەزیز دڵنیا بن لەوە زۆر بەجددی وەرەگرێت و ئیشیشی لەسەرەکەین هەندێکی ڕەنگە ئێستا پێمان بکرێت هەندێکی ڕەنگە تۆزێکی تر پێمان بکرێت هەندێکیشی ڕەنگە بەرنمەیەکی استراتیجی و دووربین بێت ئەوەش تەبەن وەختی زیاترەوێت بەڵام بە کوردیەکەی جوابت بەمەوە بەڵێ زۆر گرنگە و زۆر زەرورە ئەم جارە لە جارەکانی تریش جددیتر وەریگرن ئێوە و یەکێک لە سەبەبەکانی کە دیدارەکەمان وازوو کرد ئەوە بوو کە چەند انتخاباتێک ڕوویداوە گۆڕانکاری ڕوویداوە لە منتیقەکە گۆڕانکاری هەیە لە بینی وڵاتە زلهێزەکان ئەمریکا و ئێران لە گفتوگۆیە خۆتان نەزانن لە سووریا چی ڕوویداوە انتخاباتێکی تریش بەڕێوەیە بۆیە زۆر گرنگ بوو جارێکی تر کادرەکانمان کۆکەینەوە خەڵکو و کەسوکارەکانمان کۆکەینەوە و ڕێیان وەرگرین لەسەر ئەم شتە گرنگانە خۆی من زۆریش حەزم لەم شتانەیە گەر من بم هەموو 6 مانگێک دیدارێکەکەین و هەر 4 مانگێک کۆنگرەیەکەکەین لە ڕاستیدا کاک بافڵ یاکو پێشەکیش وتمان ینی تەحەدایە ئەنجامدانی کۆنگرە ینی بۆ یا پلینیۆم بۆ حیزبەکانی تر بەجێ یەکێتی نیشتیمانی جگە لە کۆنگرە و پلینیۆم دیداریشەکە ئەم دیدارێ ئەم جارانێکێک لە تەوەرە گرنگەکان مەسەلەی گەنجان بوو و چۆن گەنجان
هەم یەکێتی نیشتیمانی سوود لە وزە و توانا و بیر و بۆچوون و پێشنیارەکانی گەنجان وەربگرێ و هەم چۆن گەنج لە ناو هەیکەلی حیزبی و پێکهاتەی و دامەزراوە حیزبی و حکوومیەکاندا جێگای بکاتەوە. تۆ وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی تا چەند پێت وایە ئێمە دەتوانین ئەو توێژە فراوانە کۆمەڵگایە لەگەڵ ئەو تێکۆشەرە دێرینانەی کە ژمارەیەکی زۆریان لێرن بە گەنجی هاتوونەتە ناو خەباتی سیاسیەوە بۆ جەنابیش لەو ئیشارەت پێدا کە ئەمانە قۆناغی لە قۆناغەکان داینەمەوە یەکێتی نیشتیمانی ئایا تۆ پێت وایە یەکێتی چۆن سوود لە وزەی گەنجان وەربگرێت و چۆن بتوانین ئەم هێزە یەکێتی نیشتیمانی ئەو پێشنیارەکانی ئەوان بە هەند وەربگرێتەوە؟ والله یەکێک لە گرنگترین پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە زیاتر گەنج بێنینە ناو حزبەکە. گەنجی ئیمڕۆ با نەڵێم وەکو ئێمە لە جیاتی ئێوە قسە ناکەم، وەکو ئێمە نەبوون کە گەنج بووین. من والله زۆرە زانن، والله تەجروبەیان زۆرە، والله زۆر زیرەکن. من پێم وایە کە گونجاندنیان لەگەڵ ئەوانەی کە بە تەجروبەن و بە ئەزمونن زۆر شتێکی ئاسانە. بۆ من ئەتوانم کەی پێویستم بێ کاک دلێر، کاک عیماد، کاک ئەرسەلان، کاک لەتیف، کاک جەعفەر، هەموو ئەم کاکە بە ڕێزانە لێرە دانیشتوون ئەتوانن من داوایان لێ بکەم، نەسیحەتم بکەن، یارمەتیم بن کە زوو ئەوە ئەکەن بۆ گەنجێکی تر نەتوانێت بکە. ئەوە شتێکی زۆر تەبیعیە، بەو شەرتەی ترس نەبێت. ترس هەبێت کە یەکێک جێگەی ئەوەی ترەگرێت ئەوسا ڕەنگە تووشی مشکلە بین. بەرنامەی یەکێتی ئەوە نییە یەکێک ڕێگای جێگای یەکێکی تر بگرێت. بەلعکس بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێتەوە کاک ئاسۆ، بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە بە یەکەوە ئێمە ئیش بکەین، تیمێکی بەقووەت و یەک ڕیز دروست بکەین. بۆیە من لەوە قەلق نیم. بۆ هەندێک ئەم نوێبوونەوەیە گەنجبوونەوەیە چی پێڵێن پێویستمان بە گۆڕانکاریە لە ناو حزبەکە، لە ناو هەیکەلی حزبەکە. جا ئەمەش بەرنامەیەکە کە دیراسە کراوە و حازر کراوە و ئیشەڵڵا ئەم دیدارەش دەوڵەمەندیەکات تا بە زووترین کات بتوانین هەیکەلی حزبەکە بگۆڕین بە نەوعێک کە بتوانین زیاتر بە سیستەمێکی مۆدرن ئێمە سیاست بکەین. خۆشبەختانە یەکێتی ئەوەی کە من ئەیبینم ئیمڕۆ لە گۆڕانکاری ناترسێ و هیچ شتێکمان وەکو حزبەکانی تر نییە. زۆر سەیرە خێرا ئەجوڵێنەوە کە استراتیجێکی تازەدا ئەنەین ئەیبینیت یەکسەر حزبەکە لەگەڵ یاڕوا. حزبی ترم بینی و ئێستش ئینتیخاباتەکەن ئەڵێ 91 ئێستش حملەی ئینتیخاباتەکەن ئەڵێ 91. نابێ ئێمە مێژووی خۆمانمان لەبیر چێتەوە. مێژوویەکی پیرۆزە. حزب نییە لە دنیا 22 زیاد لە 22,000 شەهیدی دابێت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام بۆ پێشکەوتن پێویستمان بە سیستەمێکی مۆدرنە، پێویستمان بە بۆچوونێکی مۆدرنە، پێویستمان بە گفتوگۆیەکی مۆدرنە، پێویستمان بە دانیشتنی مۆدرنە، پێویستمان بە میکرۆفۆن شکاندنە بەعزێ جار. بۆیە من پێم وایە کە من خۆم زۆر گەشت بینم، من پێم وایە ئەم حزبە ڕۆژ بە ڕۆژ بەقووەترە بێ، ساڵ بە ساڵ بۆ پێشەوە ئەڕوە. بەس پرسیارێکتان لێ بکەم بە سەراحەت جوابم بنەوە. 3 ساڵ و شتێکە ئەم سەرکردایەتی هەیە. کامتان تەسەورتان کرد لە ئینتیخاباتی محافەزاتەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕقم 1 بێت، لە هەموو حزبەکانی تر باتەوە، لە پارتی بباتەوە، لە ئەمە باتەوە، لە ئەوە باتەوە، لە کاک شاسوار باتەوە، تەختمان کرد. کەس تەسەوری ئەوەی ناکرد. ئێمە تەسەوری ئەومانە کرد. ئێمە جیاوازین لە حزبەکانی تر کە لەسەرەوە کێشە هەبووە و مشکلە هەبووە. ئێمە عەمودی فەقەرەمان هەبووە، ماڵە شەهیدەکانمان، ماڵە کەمەندامەکانمان، هێزی پێشمەرگەمان، زیندانە سیاسیەکانمان. ئەم شتە لێرە بۆیان هەیە ڕێی خۆیان دەربڕن، بۆیان هەیە بڵێن نایکەین. من لەبیرمە مەرحەلەی زۆر ناخۆش تێپەڕیوە ناو ئەم حزبە، قەت هێزی پێشمەرگە تەداخولی نەکردووە، قەت تێکۆشەرەکانمان و ماڵە شەهیدەکانمان بێجگە لە قسەی خێریان نەکردووە. ئەمەیە جیاوازی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حزبەکانی تر. ئێوە خۆتان ئەزانن، ناشزانم بۆ، بەڵام سپاسیانەکەم، شتێک ڕوودات لە سلەیمانی. ئەو هەموو حزبە هەیە لێرە، ئەو هەموو ڕێخ خراوە هەیە لێرە، چیەکەن؟ یەن بۆ یەکێتی لە ماڵی یەکێتی ئەدەن، لە دەرگای ئێمە ئەدەن. هەر خەڵک ئەگەڕێتەوە بۆ ماڵە گەورەکە. هەواڵانی عەزیز، ئێمە پرۆسەیەکمان دەست پێ کردووە، ئاشتکردنەوەی خەڵک، چوونەوە ناو خەڵک، نوێبوونەوەی یەکێتی. دڵنیا بن ئینتیخابات بە ئینتیخابات ئێمە بۆ پێشەوە ئەڕۆین، دڵنیا بن بەرنامەکەمان هەر بە ئێمە جێبەجێ ئەکرێت. یەکێتیە کە ئەتوانێت خێرا بجوڵێتەوە، یەکێتیە کە ئەتوانێت
ئیشی خۆی جێبەجێ بکات کاکە یەکێتیە لە بەغا قسەیە خوا حەز بکەین حەز نەکەین ئەمڕۆ بەغا دەسەڵاتێکی زۆر زۆری هەیە معاشی ئێمە لای بەغایە ئەمنەتی ئێمە لای بەغایە چەندین شتی ئێمە لای بەغایە ئێمە بەشێکین لە حکوومەتی هەرێم بەڵێ وایە حکوومەت وەفت لە دوای وەفت لە دوای وەفت ئەنێرێ یەک دقە ناتوان پێشکەون کاقوبات بە تاقی تەنیا ئەڕوا دوور لە ئیعلام یێتەوە معاشە درێت فلانە کەس دەچێتە بەغا بە تاقی تەنیا دوور لە ئیعلام لەگەڵ دە کەس قساکە ئەوەی کە ئەمانەوێت جێبەجێ ئەکرێت منی فەقیریش زوو ئەمنێرن بۆ بەغا وەڵڵا ئەو شتانەی کە ئێمە ئەمانەوێت لە بەغدا جێبەجێ ئەکرێت بۆیە ئەم ئینتیخاباتەی کە دێت ئەمە ئینتیخاباتی ئێمەیە ئەمە ئینتیخاباتە بۆ ئەوەی کە کێ ئەتوانێت لە بەغداد کێ ئەتوانێت لە عێراق کێ ئەتوانێت لە وڵاتە نێودەوڵەتیەکان خزمەتی میلەتی کورد بکات ئەمە هەر پرسیار نییە ئەمە دڵنیابن ئەمە هەر پرسیار نییە یەک حزب ئەمڕۆ ئەتوانێت ئەو شتانە بکات لە بەغداد ئەوەش یەکیەتی نیشتیمانی کوردستانە لە من باشترە زانی بژی خۆت سپاس دەستخۆش بە کاک بافڵ لە چوارچەوەی باسی هەڵبژاردنت کرد هەڵبژاردننی ڕابردوو تۆ تەنیا سەرۆکی یەکێتی نیشتیمانی و کەمپینی یەکێتی نیشتیمانی نەبووی تۆ بزوێنەری هەڵبژاردننیش بووی داینەمەوەی هەموو پرۆسەکە بووی لە کارکتەرە هەرە گەورەکە و هەرە دیارەکە بووی بەڵام پرسیارێک هەیە لە چوارچێوەی هەڵبژاردن بۆ پێیجەناویشە دوێتت باشتی گشتیشی تیابێ لە کاتی کەمپینەکە جۆرێک لە توندی هەبوو بەرامبەر بە پارتی و بەرامبەر هێزەکانی تر بە پێچەوانەشەوە هەبوو ئەوانیشیان بوو بەڵام لە ئێستادا لە گفتوگۆدان بۆ بێکەوە دامەزراندنی حکوومەت بۆ دروستکردنی حکوومەت ئایا ئەمە ناکۆکیە لە بینی ئەم دوو قۆناغا یان ئەمە بەشێکە لە سیاسەتێکی عەقلانی بەشێکە لە پرۆسەکە خۆی وەڵام پرسیارم زۆر بەدڵە سەیرە لاشم کە کەس ئەم پرسیارەی لە من نەکردووە پێشتر والله هەواڵانی عەزیز من ئیمڕۆ لە وەختی ئینتیخاباتەکە تونترم بەرامبەر پارتی دموکراتی کوردستان والله یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمەنە تەنازول ناکات لە حەقی حقوقی خۆمان و ئەم مەنتیقەیە و ئەم کوردستانە سپاس ببورن بەڵام گفتوگۆ لەگەڵ بەرامبەر ئەکرێت لەگەڵ ڕەفیق ناکرێت ئێمە ئەمانەوەی کوردستان چاکەینەوە ئێمە ئەمانەوەی ئەم حکوومەتە بەقوتر بێ ئەم حکوومەتە شەفافیەتی هەبێ ئەم حکوومەتە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات نە نوێنەرایەتی ئەم بنەماڵەیە بکات یان بنەماڵەیەکی تر ئەمە چۆن ئەکرێت ئەمە بە گفتوگۆ ئەکرێت ئەمە بە گفتوگۆ ئەکرێت بە پێداگران بە ئەو شتە ئەساسیانەی کە گرنگە لای ئێمە کە گرنگە لای میلەتەکەمان نەرمبوونەوە نییە بەڵام لەوەشە ئێمە بەڕێزین یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزە لەو حملەی ئینتیخاباتە قسەی زۆر توندم کرد بەس قەت نەگەیشتە جمێندان وەکو ئەوان جمێنیان بە ئێمەدا بە ماڵ و ماڵمانیانەدا بەو شەخسانەی کە مەقەدەسن لای ئێمە قەت ئێمە ناچینە ناو ئەو قوڕە شەڕ بکەین ئێمە لەوە زۆر گەورەترین یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە زۆر گەورەترە بالعکس بە یەک زاب خودێ هەموو قسە ناشرینەکانمان سڕیەوە negotiation کەلیمەیەکی ئینگلیزیە بابە negotiation لەگەڵ نەیارەکرێت لەگەڵ دوژمنەکرێت ئەتیادیە ئێمە دانیشین لەگەڵ نەیارەکانمان یان لەگەڵ ئەوەی کە بەرامبەرمان سیاسەتەکە بەس بۆ ئەیکەیت و مەبدەعەکە چییە ئەوە گرنگە لای ئێمە ئەرێ وەڵڵای ئێمە دائەنیشین لەگەڵ یان من ئامادەشم 20 جاری تریش بچم بۆ هەولێر لەگەڵ جەنابی کاک مەسرور دانیشم و هەرچی کاکێکی تر کە من قەنەعەت بکەم ئەتوانین وا بکەین حکوومەتێک دروستکەین بەیەکەوە کە بتوانین وەکو پێویست خزمەتی میلەتەکەمان بکەین قەت لەوە نیگەران نەبن کە ئێمە تەنازولەکەین لە حەق و حقوقی ئێوە یان حەق و حقوقی خەڵکی کوردستان چکو لە خەوتانە ئەوە نابینن ئەگەر ئەوەشتانەوێت فەرم و باسبەینێ کۆنگرەیەکی تر ببەستین و داواتان لە یەکەم سەرۆکێکی تر هەڵبژێرن کاک بافڵکەواتە لە سیاسەتی یەکێتی لەناو حکوومەتدا ئەم جاریان جیاواز دەبێت لە جاری پێش یالانی کەم چی جیاوازێک تۆ پێ دوایە ئەم جارە یەکێتی لەناو حکوومەتدا دەیکا کە جیا لە پێشوو ینی بەو پێی ئەم جاریان کەواتە یەکێتی نیشتیمانی لە گفتوگۆیەکی عەقلانی و هێمندا لەگەڵ لایەنەکانی تر و پارتی بە تایبەت بۆ بچێتە ناو حکوومەتێک کە خزمەت گوزار بێ کە چاوی لەوە بێت کە ئەگەر هەڵەیەکی کردی بێ لە ڕاوردە دووبارەی نەکاتەوە
بەڵێ وایە ئێمە ئەم جارە مفاوەزاتەکانمان بە دوو جۆر بووە خەڵک دانیشتووە ئێستش باسی ئەوە ئەکرێ فلانە کەس وەزیرە فلانە کەس ئەبێ بە وەزیری ئەمە فلانە کەس ئەبێ بە ئەم مدیر عامە بەخوا خێرتان بنووسێ ئەوە بە من بڵێن چکو من هەگام لەو هیچ لەو شتانە نییە تا ئەمڕۆ گفتوگۆەکانی ئێمە و پارتی دموکراتی کوردستان لەسەر پرینسیپی حکومڕانی بووە لەسەر تێگەیشتن ئایا شەراکەت لە لای ئێوە معنای چییە گونجاوە لەگەڵ ئەوەی کە ئێمە ئەیبینین بە شەراکەت ئەم هەموو دانیشتانەمان کردووە نەگەیشتوونەتە باسی یەک پۆست با ئێمە ئەوەڵجار هەیکەلەکە ڕێک خەینەوە فاوندەیشنی خانووەکە حازرکەین ئەوسا ئێمە ئەتوانین دانیشین بڵێن ئەم پۆستەمانەوێ ئەم پۆستەمانەوێ ئەم پۆستەمانەوێ بەڵام ڕێکەوتنێک نەبێت لەسەر پرینسیپە ئەساسیەکانی حکومڕانی باوەڕم پێ بکەن برادران هیچ ئیسیفادەی نییە ئەم وەزیرەت هەبێ ئەو وەزیرەت هەبێ ئەو وەزیرەت هەبێ بە نەوعێکیش ئەم جارە حکوومەتەکە دا ئەمەزرێت کە زۆر پێتان خۆشە بێت کە زۆر بەدڵتانە بێت و دڵنیاشتانەکەمەوە کە ئێمە بتوانین وەکو پێویست خزمەتی میلەتەکەمان بکەین نەشمان توانی وەکو پێویست لەناو ئەم حکوومەتە خزمەتی میلەتەکەمان بکەین چەند لایەنێک نەتوانێ بیر و بۆچوونی خۆی وەکو پێویست بگۆڕێت ئۆپشنی ترمان زۆر هەیە و لە هیچ ئۆپشنێک ناترسین کە بۆ میلەتەکەمان و بۆ حیزمەتەکەمان بۆ حزبەکەمان و بۆ مێژووەکەمان باش بێ دڵنیا بن لەوە کاک بافڵە ڕاستیدا هەر ئەو چوارچێوەیە یەکێتی نیشتیمانی هێزێک بووە لە مێژووی سیاسی خۆیدا تەنها ینی هێزێکی هێزێک نە هێزێک بووە مەبەستم ئەوەیە کە بڵێم یەکێتی لە ڕاستیدا لە هێزی زیاتر قوتابخانەیەکی کوردایەتی بووە ینی خەباتەکەی خەباتێکی ڕزگاری نیشتیمانی و باسی کەرکووکت کرد کە وەختی خۆی 2 ساڵ پێش هەڵبژاردنەکەتەوە وتێت باسی چەند پێشتر سەرۆک کۆمار دواتر لە دانانی پارێزگاری کەرکووکدا بەڵێنت داوە جێبەجێکرا پرسیارەکە ئەوەیە لە ئاستە نیشتیمانیەکەی و کوردایەتەکەی و بە تایبەت بۆ کوردانی ڕۆژاوە بەشی ڕۆژاوە یەکێتی بە هەم باجی داوە هەم بەوە ناسراوە کە لەم خەتەران لانا وەڵڵا چ باجێک بدەیت بۆ کوردایەتی چ باجێک بدەیت بۆ یەک ریزی کورد چ باجێک بدەیت بۆ خوێنی شەهیدەکانمان بۆ کەمەندامەکانمان و بۆ کەمەندام و شەهیدانی هەموو حزبێک کە خزمەتی ئەم میلەتەی کردووە زۆر احتیادیە لای من زۆر پێم باشترە تەنازول بکەین بۆ یەکتری لەوەی کە تەنازول بکەین بۆ بێگانەیەک بەڵام نەیەعنی ئێمە بە هیچ نەوعێک پەشیمانە بینەوە لە بڕیارەکانمان کە داومانە جەنابەت باسی کوردایەتی یەکەیت بە هەر سەیری کوردستانی خۆمان بکەین هی عێراق وەڵڵا هەر یەکێتی نیشتیمانی کوردستان کوردایەتیەکە وەڵڵا هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئاگای لە خوشک و براکانمانە لە سوور وەڵڵا هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بە دڵسۆزی نە بە مەبەستی بەکارهێنان پەیوەندی هەیە لەگەڵ کوردەکانی دایاسپۆرا بە عام ئەزاییی هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو حزبەیە کە دەستی لە خوێنی کوردی ترانیە لە ئەم ور کوردستانە و قەت دەستی نابێت لە خوێنی کووردە ببوورە دەست خۆش بێ کاک بافڵ یەکێتی نیشتیمانی وەک جەناب تەڵەی هەم دەستی نەبووە لە خوێنی براکانی قەت نایبێت هەم خوێنی ڕشتوێ لە پێناوی براکانیشیدا لە ڕاستیدا لەم مێژووی یەکێتی نیشتیمانیشدا سەرۆک مامجەلال هەمیشە هەم ڕابەر و هەم بزوێنەری هەموو ئەو تەوەرانە بۆ یەکێک لە بوارەکان بواری پەیوەندیەکانە کاک بافڵ کە ئەممان نەزانین جەنابی مامجەلال سەرۆک مامجەلال گەورەترین پەیوەندی کوردی لەگەڵ لە ئاستی ناوخۆ لە ئاستی هەرێمی لە ئاستی عێراق و لە ئاستی دەرەوە دروست کرد ئەم بوارە تۆ پێت وایە تا چەند گرنگە کە یەکێتی نیشتیمانی لەسەر ئەم ڕێبازە بڕوە ڕێبازی بەهێزکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ وڵاتانی ناوچەکە و لەسەر ئاستی ناوخۆی عێراق کە جەنابەت یەکێکی لەو کەسایەتی و سەرکردە کوردانەی کە بەردەوام لە کاتی پێویستدا لە بەغدا لەو شوێنانەی کە پێویستە ئامادەی وەڵا ئەمە ئێستا جواب بدەمەوە بەڵام شتێکم هاتە بیر پرسیارەکەی ترت باسی کەرکووکت کرد من باسی ئەوم نەکرد ئەری کاک ڕێبوار لێرەیە بەڵێ ئەری کاک ڕێبوار چەند ساڵ پێشەستە پێم وتی 2 بوو یان 3 بوو ئەوە تا ئێمە زانیمان کەرکووک
بەسەڕیح بین لەگەڵ یەکتری چەند برادێک لەناو ئەم حزبە کە ئێستا دوورن لەم حزبە بە خیانەت کەرکووکیان دۆڕاند کەرکووکیان فرۆشت هەدەفی ئێمە ئەوە بوو کەرکووک سەوزکەینەوە کەرکووک بێنینەوە ناو پرۆسەی سیاسی بۆ ئێمە وەکو کورد نە وەکو یەکێتی بەتەنیاها ئەمە بەرنامەیەکە 3 ساڵە ئێمە ئیشی لەسەرەکەین کە خۆمان بەرنامەکەمان دا ئەڕشت لەگەڵ ئەم حەواڵە عەزیزانەی کە ئەیبینیت هەندێک جار شکمان لە خۆمان هەبوو ئەمە چۆن پێمانەکرێتەوە خۆتان لە بیرتانە دوای ڕێفراندۆمەکە دوای ئەوەی کە ئێمە لە کەرکووک هاتینە دەرێ بە ئاشکرا خوشک و برا عەرەبەکانمانیان وت 20 ساڵی تر کەرکووک مەحافزەکی کوردی نابێت خۆتان نەزانن هەندێکتان لە ناو خۆشتانە چکو قسەم لەگەڵ کردوون ئێوەش ئەو قەلەقیەتان هەبوو هەڤاڵانی عەزیز ئەم شتانەی کە ڕووەدات ئەمە سوتفە نین ئەمە بەرنامەیە دائەنیشین بیری لێ ئەەکەینەوە خەباتی بۆ ئەەکەین ئەم عیلاقاتەی کە جەنابەت باسیەکەی یارمەتی دەرە بۆ بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر غەڵەت نەبم دووریش نییە غەڵەت بم ئەگەر غەڵەت نەبم لە ئاخر دیدارە باسی عیلاقاتەکانی یەکێتیم کرد پێم وتن جەنابی مام جەلال چ عیلاقاتێکی هەبوو هەواڵەکانی ترمان تێکۆشەرەکانمان چ عیلاقاتێکمان هەبوو پێم وتن لەبەرەوەی کە چەند کێشەیەک هەبوو لە ناو حزبەکە ڕەفیقەکانمان ئیهمال کرد وڵاتە نێودەوڵەتیەکانمان ئیهمال کرد وا وتیشمان هەوڵە دەین چاکیکەینەوە وەڵڵا واتوانیمان بە پشتیوانی ئێوە واتوانیمان چاکیکەینەوە تەسەووڕی ناکەن حزب نییە وەکو ئێمە عیلاقاتی وا باش بێ لە عینی کاتە لەگەڵ ئێران لە عینی کاتە لەگەڵ ئەمریکا 12 ساڵ بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕسمی دەعوەت نەکرا بوو بۆ ئەمریکا ئەوە هەر لەم لە بینی ئەم دیدارە بۆ ئەم دیدارە 5 جار سەفەری ئەمریکامان کردووە و 29 مانگیش جارێکی تر لە ئەمریکای تاقە حزبین لە دنیا هەڤاڵان لە دنیا ئەم دنیا گەورەیە کە سەرۆکی حزب کە سەرۆکی حکوومەت نییە یەک بە یەک لەگەڵ لاڤرۆڤ دانیشێ بەرامبەری تاقە حزبین کە لەگەڵ ئێرانیەکان ئەمریکیەکان فرەنسیەکان ئەوروپیەکان بەریتانیەکان ڕووسەکان سینەکان پەیوەندیەکی چاکمان هەبێ و ئەو پەیوەندێشیان پێخۆش بێ ئەوە نەماوە کە نەیارەکانمانیان وت ئۆ ئەمریکیەکان پێیان ناخۆشە کە عیلاقاتمان باشە لەگەڵ ئێران یان ئۆ ئێرانیەکان پێیان ناخۆشە بەلعەکس ئەمە ئێستا قانزاجیانە ئەمە ئێستا قانزاجیانە خۆزگە ئەمە توانی چەند قسەیەک بکەم کە لێرە ناکرێت بەڵام دڵنیا بن ئەمە قانزاجە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە شێخ جەلالی برادەرانی ئەمنی واکەن ئەو هەندێک ئاگایان لە هەندێک ئەو شتانە هەیە بەڵام دڵنیا بن ئەمە قانزاجی ئێمەیە قانزاجی یەکێتی نیشتیمانی کوردستانە و باشتریشە بێتێ من نابێ بەمەش ڕازی بین قەت نابێ لە هیچ شتێک ڕازی بین هەڤاڵان ڕازی بوون یعنی وەستاندن یعنی مردن هەر بڕۆن هەر بکەن هەر ئیش بکەن هەر ماندوو بن ئەگەر ئێمە بەم فەلسەفەیە ئیش بکەین دڵنیا بن حزبی تر نییە لایانی تر نییە ئەو هێز و توانایی هەبێت کە ئێمە هەمانە هەر یەک داواکاریم هەیە لێتان بەکاری بێنن تەمەڵ مەبن ئەو توانایی کە هەتانە بەکاری بێنن بیبینن لەم ئینتیخاباتە چیەکەین بەکاری بێنن بیبینن لە بەغا چیەکەین سپاستانەکەم سپاس بۆ جەنابەت کاک بافڵ لە ڕاستی دایشێک لە لیژنەکانی دیدار لە هەموو کۆنفرانسەکان کە هەڤاڵان بە گەرمگوڕی بەشداران پێدەکرد تیا کردووە مەسەلەی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانیەت چ لە ئاستی هەرێمایەتی لە ئاستی ناوخۆی عێراق و لە ئاستی بەخوا باوەڕم پێ بکە ئەوەی کاک دەرباز توانیوێتی بیکات لە مەکتەبی عیلاقات تەسەوڕ نەکرابوو سیرکەن ئێستا ئێمە لە بەغداد ڕەقەمیەکین لەگەڵ هەموو وڵاتانەی کە باسم کرد ڕەقەمیەکین توخوای گەورە و مەهرەبان 5 ساڵ پێشستا ئێمە وابووین نەخێر 5 ساڵ پێشستا ئێمە وابووین ناوەڵڵا نەخێر یەکێتی نیشتیمانی بە سەرکردایەتی جەنابەت و بەم ستایلە و بەم سیاسەتە لە ڕاستیدا هێزەکەی لەوە گەورەترە کە هەیە کاکە وەڵڵا ستایلەکەی منەخوا سەیری ئەمریکا کەن میستر ترامپیان هەڵبژاردووە کاکە واییان وانە ترامپیان هەڵبژاردیان کەماڵەیان هەڵبژارد وەڵڵا قسەی خۆمان بێت تۆزێک لە یەکتریە چین هەرەوەیە قژەکەی من تۆزێک کورتترە
کاک لە سیاقی قسەکانت باسی ئەو گۆڕانکاریانت کرد کە ناوچەکە وەکو جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە کوڵان هەیە ئەمە سووریا ئەمە پەیوەندی ئەمریکا و ئێران و ئەمە دۆخی ناوخۆی کاریگەریەکان لەسەر عێراق و ناوخۆی عێراق و هەرێمی شەگرێتەوە بە زۆر و کەم ئێستا و سبەی تۆ پێت وایە کاک بافڵ دیدار تا چەند خزمەتی ئەوە دەکا کە یەکێتی سیاسەتێکی ڕوونتر یا با بڵێن خزمەتی سیاسەتی یەکێتی بکات لەو مەجالەکە خۆی حازر کا بۆ گۆڕانکاریەکە ئایا هەر بەڕاستی دیدار بەشێکە لە خۆ حازرکردن بۆ گۆڕانکاری گەورە؟ طبعا ئەو خۆ حازرکردنە ئێمە بەردەوامین بەڵام ڕەئی دیدار زۆر گرنگە بۆ ئێمە چکو ئەمان ڕەنگە چەند مەلاحەزەیەکیان هەبێت کە ئێمە بە کورتیەکەی عەقڵمان پێ ناشکا بێت بۆیە زۆر گرنگە و بەڵێ زۆر زەڕورە و پێشم وایە نەتیجەی زۆر باشە بێت ئەم گۆڕانکاریانەی کە لە مەنتیقەکە ڕووی داوە ئەم گۆڕانکاریانەی کە هەیە لە بینی ئێران و ئەمریکا ئەم گۆڕانکاریانەی کە ئەیبینن لە پرۆسەی سیاسی بەعام لە دنیا ئێمە باسمان کردووە ئێمە ئەمانزانی بەڕێوەیە من لە بەغا چەند مانگێک پێش ئێستا بە تەفاسیل هەموو ئەم شتانەی کە ڕووی داوە بۆم شەرحکردنەوە کاک نزار لەگەڵم بوو مامە خالیدی خۆمان لەگەڵم بوو ئەری برادران وا بوویان وان نەبوو ئەمە چییە؟ ئەمە ئەو عیلاقاتەیە کە ئێمە توانیمان زیندوی کەینەوە دوای ئەم هەموو ساڵە کە لەبەر کێشەکانی ناوخۆمان نەمان بوو بۆیە من ئەم گۆڕانکاریانەی مەنتیقەکە ئەوەی ئەمریکا ئەوەی ئێران من بە فرسەتێ بینم قەلق مەبن لێی ئەمە فرسەتە بۆ میلەتی کورد ئێران بە نەوعێکی تر بیرەکاتەوە ئیمڕۆ ئەم حکوومەتەی ئەمریکاش حکوومەتێکە کە لە هیچ لە بڕیار ناترسێ ئەم حکوومەتە حکوومەتێکە کە ئێمە بتوانین وەزعی خۆمان و کورد بە عام و عێراق و بە تەفاسیل تیان بگێنین ئەوان هەروەری ناگرن وەکو چەند حکوومەتێکی تر لە ئەمریکا ئەمان بڕیارە دەن و ئیشی لەسەرەکەن برادران ئەمە شتێکی باشە بۆ ئێمە ئەم گۆڕانکاریانەی کە لە مەنتیقەکە ڕووەدەن ڕاستە لە ڕووی ئەمنیەوە ئێمە ئەبێ متابعەی بکەینەوە بێت تۆزێک زۆر بە وردی یعنی متابعەی بکەین بەڵام بەعام ئەمە فرسەتە بۆ میلەتی کورد بیهێنە بەرچاوتان لەم مەرحەلەیە بتوانی 45-50 ملیۆن کورد کۆکەیتەوە بەخوا هێز نییە لە دنیا بە ئەمریکاوە کە بتوانێت پێت بڵێن نا بۆیە سیاسەتی هەندێک حزب لە کوردستان چەند غەڵەتە پێشەوەی زەرر لە خۆیان بدات زەرر لە میلەت بەعام ئەدات ئەگەر ئێمە بتوانین لەگەڵ هەموو هەواڵەکانمان جۆرێک لە ڕێکەوتنمان هەبێت جۆرێک لە گفتوگۆمان هەبێ جۆرێک لە مفاوەزاتمان هەبێ یەک بەرنامەمان هەبێ بۆ چەند شتێک نەبوو هەموو شتێک بۆ علاقاتی خارجی بۆ نمونە چەند باشتر ئەمانتوانی نوێنەرایەتی ئەم میلەتە بکەین من لەم ڕۆژانە چم بۆ سووریا داوەت کراوم بۆ مؤتەمەرێک لەوێ قساکەم دوای ئەوە بەنیازین شتێکی تر بکەین ئیشەڵڵا لەوەش گەورەتر بۆ کۆکردنەوەی هەموو هێزە کوردیەکان لە دنیا ئێمە ئەبێت لە بیرمان نەچێت ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانین یەکێتی نیشتیمانی کوردستان قەت حزبێکی لۆکەڵی نەبووە ئێمە حزبێکی ئینتەرناشناڵین هەر لەم چەند ڕۆژانە منیان هەڵبژاردووە بۆ هاوسەرۆکی مڵەزەمەیەکی زۆر گرنگی سۆشەلیست هەر چۆنێک بێ هەندێک لە برادرەکانی خۆم وتوێرە حەقە پێیان بڵێن تەجروبەی هاوسەرۆکی بافڵ تۆزێک جیاوازە لە تەجروبەکەی ئەوان کاکە ئەمە هەمووی ئیشارەتی گەورەیی یەکێتیە توانای یەکێتیە دڵسۆزی یەکێتیە عیلاقاتی یەکێتیە دڵنیا بن وەزعمان ئیمڕۆ زۆر باشترە لەوەی کە کەس لە نەیارەکانمان تەسەووریان نەکرد بەڵام قڕیان بەسەر بێ نازانن ساڵێکی تر چۆنە بین نازانن 2 ساڵی تر چۆنە بین نازانن 5 ساڵی تر چۆنە بین بەڕاستی کاک بافڵ گۆڕینی ئەو مەترسیانە بۆ دەرفەت بەخوا من داوای لێ بردوونت لێکم دادەگیان دەستتە بینم بەش گوێم لە کەلیمەیەک نییە ئەگەر ئیجازەم بەی قسەکانمان بکەین دوای هینەکە ئەکەمەوە بۆ چەند پرسیارێک بەشکەم جەنابەت لەو وەختە کە میکرۆفۆنێکت پێ و من گوێم لێ بێ بتوانم جوابت بەمەوە فەرموو دەست خۆش دواتر هەڤاڵجان جەنابەت لە قسەکانتان کاک بافڵ ئێوە باسی ئەوتان کرد کە دەرفەتە لە ڕاستیدا زۆربەی خەڵک پێی وایە مەترسیە
گۆڕینی مەترسیش بۆ دەرفەت ئەوەی تۆ وتێت ڕێک بەرنامە و کارنامە و سەرکردەی دەوێت. کەرکووک هەم مەترسی بوو تۆ کردت بۆ دەرفەت و واش کەوتەوە. لێرە مەجالێکم بە من نەمکرد بە دەرفەت. بەڵێ ئێوە کردتان. ئێمە کردمان بە دەرفەت ئەو تیمەی کەرکووک نەبووایە، ئەم هێزە نەبووایە، ئێوە نەبوونایە، بەرنامەکانمان نەبووایە، یەک ریزیەکەمان نەبووایە، هێزی پێشمەرگە نەبووایە، کەمەندامەکانمان نەبووایە، جیندانە سیاسیەکانمان نەبووایە، ماڵە شەهیدەکانمان نەبووایە، هیچمان پێ نەئەکرا. من دووبارەیەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان مەکینەیەکە، مەکینەیەکی زۆر عەزیم و زۆر گەورەیە. من پارچەیەکم لەو مەکینەیە. ڕەنگە پارچەیەک بم کە تۆزێ گرنگی هەبێ، بەڵام هەر پارچەیەکم لەو مەکینەیە. ئەگەر ئەم بەشەی ئیش نەکات تەئسیرەکاتە سەر هەموو مەکینەکە. حەزم لێ نییە کە ئەڵێن بافڵ وای کرد، بافڵ وای کرد، بافڵ وای کرد، بافڵ وای نەکرد. برادەران، ئێوە واتان کرد. باشە کاک بافڵ، چۆن مەترسی گۆڕانکاریەکانی ئەم ناوچەیە دەکرێتە دەرفەت؟ یعنی چۆن دەتوان ئەو تیمە سوود لەو گۆڕانکاریانە وەربگرن؟ ئێستا بۆم شەرع کردی، ئێستا بۆم شەرع کردی. کەس نازانێ وەختی وەزعی سووریا چۆنە، کەس نازانێت چی لێیت. سەری ئەم حکوومەتەکە 26-27 بیر و بۆچوونی جیاوازی تایە. ئەمە باشترە بۆ مفاوەزات و بۆ گفتوگۆ و بۆ وەرگرتنی حەق و حقوقی خۆت، یانی یەک تیمی منەظەمی کۆنکریتی کە ئەزانێت چیە کات و تەجروبەیەکی دوور و درێژی سیاسییان هەیە و پشتیوانی چەندین وڵاتی نێودەوڵەتیان هەیە. طبعا ئەمە زیاتر فرسەتە. ئەوەی کە بۆم باسکردن لە بینی ئێران و ئەمریکا و عیلاقاتی ئێمە لەگەڵ هەردوو لە ئەمە فرسەتە بۆ ئێمە کە گۆڕانکاریەکان ڕوودات. ئێمە ئەبێ خۆمان بکەین لە بەشێک لەو گۆڕانکاریانە. ئێمە هەوڵ بدەین فرسەت ببینین لەم مەرحەلەی ئەم گۆڕانکاریانە ڕوودات زیاتر بتوانین بۆ میلەتەکەمان وەرگرین، زیاتر بتوانین بۆ خەڵکەکەمان وەرگرین. ئەمەیە هەدەفی ئێمە. کاک بافڵ، من شتێکم بیر چوو بۆیە بیری خۆم بیر ماتۆ بیر زۆر ئەتیادیە. منیش کەرکووکەکەم لە بیر چوو، بەس کەرکووکم قەت لە بیر ناچێت. ئەوە دووشتی جیاوازن. من ڕاستیدا کە باسی گەنجانم کردوتەوە، بابەتی گەنجانم کرد، بیرم چوو بڵێم کە دەڵێم گەنج مەبەستم کوڕ و کچە، مەبەستم ژن و پیاوە و ژنانیش لەناو دیدار و کۆنفرانسی کۆنفرانسە مەحەلیەکان و لێرەشدا ژمارێکی زۆر لە هەڤاڵانی ژن ئامادەن. یعنی و بەنەتیجە ژنان ئەگەر نیوەی کۆمەڵگانە بن نیوەی زیاترن بزوێنەر و دەنگدەری سەرەکیشن لە کاتی پرۆسی هەڵبژاردن. بەڕاستیدا دەمەوێت پرسیاری ئەوە لێ بکەم کە وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی ڕوئیات چییە بۆ بەشداری پێکردنی ژنان و بایەخپێدانیان لە پرۆسەی سیاسی بەگشتی؟ زۆر گرنگە بۆ هەموو حزبێک، زۆر گرنگە. من داوای لە بردونتان لێ یەکەم بە تەفاسیل باسی ئەمەم نەکرد، بەڵام کورد وەکو میلەتی تر نییە لە مەنتیقەیە. هەموو جارێک ئێمە ژنی بەقوەتمان هەبوو، ژنی بڕیاردەرمان هەبووە، سەرکردەمان هەبووە، شەڕکەرمان هەبووە. پێمەکەرن برادران، خۆتان نەزانن لە ماڵەوەش حاڵتان چۆنە. بۆیە ئێمە ئەبێ سوود لەمە وەرگرین. چەند پێویستمان بە گەنجە، بەڵکو زیاتریش پێویستمان بە ژنان بێ. بەڵام بۆ ئەوە ئەبێ ئێمە جەوێک دروستکەین، ئێمە ئەبێ جەوێک دروستکەین کە بە ئیستراحەت و بە مەجال هەبێ زیاتر ژنان بێنە ناو حزبەکە. ئەمەش بەشێکە بێت لە گۆڕانکاریەکەی کە ئیشەڵڵا بەرنامەکەمان بۆ داناوە و ئەم دیدارە عەزیمە دەوڵەمەندتریە کات بۆمان. یعنی کەواتە ڕاستپاردە و پێشنیارەکانی دیدار ئەو گۆڕانکاریانە بەشێکی لەسەر ئەوە وەستاوە دێتەوە بەردەست و بۆ بەرنامەکەی حزب تەواو بووە بۆ گۆڕانکاری، بەڵام تەنفیزمان نەکردووە لەبەرەم دیدارە. بۆیە ئەمانەوێت بۆ چوونە جوانەکان، بۆ چوونە گونجاوەکان بخەینە ناو گۆڕانکاریەکانی کە خۆمان حازرمان کردووە. ئەمەش جاریش کە کردنەوەی دەرگای ئەوەیە بۆ هەڤاڵانی دیدار کە بەجددیتر لە لیژانەکان پێشنیار و بۆ چوون و خۆیان بەردەست ئەبێت بۆ ئەوەی بگاتە دەستێت. هەڤاڵان حزبانی تر لە یەکێک دانیشێت زۆر دوور لە خەڵک بڕیارەدا ئەمە بۆ حزب باشە، بۆ میلەت باشە، ئەمە بۆ ئەمە باشە. کاکە وانە، ئێوە ئەزانن چی باشە. بۆ یەتکاتان لە یەکەم ئیشەکەتان زۆر بەجددی وەرگرن، چکو ئێمە زۆر بەجددی وەرمان گرتووە. انتخابات بەڕێوەیە گۆڕانکاریمان ڕاگرتووە لەبەر ئێوە، لەبەرەوەی کە بیر و بۆچوونی ئێوە، ڕەئی ئێوە لای ئێمە گرنگە. کە لە مەکتەبی سیاسی باسمان کرد
ئەو گۆڕانکاریانە تەخیرکەین یەک بەشەر نەبوو بڵێن با بیکەین بەپەلا هەمومان وتمان با چاوەڕێی دیدار بکەین با ڕێی هەواڵەکانمان وەرگرین چونکە ئێمە دڵنیاین کە ئێوە دەوڵەمەندتریەکەن. بەڵێ کاک بافڵ دیدارەکە دیدارێکی حیزبی و ئەوەی لێرێ هەموو هەواڵە بەڵام تۆوەکو سەرکردەیەک ڕوو لەو هاوڵاتیانەی کە لە کاتی دەنگداندا دەنگ نادەم بە یەکێتی نیشتیمانی یا ڕەنگە خەڵکێکی زۆر هەبێت دەنگدا بە یەکێتی نیشتیمانی و یەکێتی نەبێ لە کاتی باوەڕی بە بەرنامەکە و بە کەمپینەکە بێت. تۆ پەیامت چییە بۆ ئەوان چۆن ئەمانە دەتوانن یەکێتی نیشتیمانی پەیوەندیان لەگەڵ دروستکاوە ئەوان من ئەگەر ئیجازەم بە پەیامی خۆم لێرەوە نانێرم بۆ ئەوان پێش انتخابات پەیامەکەی خۆمەنێرم بۆ ئەوان بەس لێرە بۆچوونی خۆم بۆ هەواڵەکانی خۆمان باسەکەم تا ئەمەش مناقەشە بکەن و دەوڵەمەندتری بکەن. ئێمە ئەتوانین حزبێک دروستکەین کە کەس نیەتی. ئێستا حزبەکەمان وەکو حزب لە هەموو حزبێکی تر باشترە بەڵام ئێمە پێویستمان بە چەند گۆڕانکاریەکە برادران. ئێمە ئەبێت شان بەشان لەگەڵ تیمەکەی کاقوبات چەند ئیجرعاتێکی گرنگ بکەین لە سلەیمانی و لەم ناوچەیە کە دەرگای بیزنس بکەینەوە. دەرگای بیزنس بکەینەوە ئاسانکاری بکەین بۆ ئینڤستەر ئاسانکاری بکەین بۆ بیزنسمان تا بێن لێرە بتوانن ئیشی خۆیان بکەن. ئێمە بەنیازین برادرانی ئیدارەی گشتی خۆیان پێشنیاریان کردووە ئیدارەی گشتی دوو هەنگاو بێتە دواوە لە بیزنس. دەرگا ئەبێ بکەینەوە بۆ خەڵک ئەبێ وا بکەین خەڵک کە بۆ ئەوە ئەگەڕێت لەکوێ بیزنس بکات لەکوێ ئینڤست بکات بێتە سلەیمانی. ئێمە ئەبێ ئەو جەوە دروستکەین. خۆشبەختانە بە پشتیوانی خۆی گەورە لە مەسەلەی ئەمنیەوە توانیومانە زۆر باش خزمەتی میلەتەکەمان بکەین. خۆشبەختانە دەستگا ئەمنیەکانمان و دەستگا عەسکەریەکانمان جەوێکیان دروست کردووە لە سلەیمانی کە لە هیچ شوێنێکی تر نییە حەزەکەم بزانن. جەریمە لە هەموو دنیا هەیە لە ئەمریکا هەیە لە هەولێر هەیە لە سین هەیە بەڵام ئەو داتایی کە من بینیومە هیچ شوێنێک نییە وەکو کوردستان بە تایبەت ئەم ناوچەیە کە زیاد لە 95% جەریمەکانی بدۆزرێتەوە کێ مجرمە چی کردووە چۆن کردوێتی و بە زووترین کات ئیجرعاتی پێویستی لەگەڵ بکرێت. هەدەفێکی ترمان ئەوەیە کە ئیشێکی زۆر جدی بکەین لەسەر دادگا. دادگا بێ سەر بەخۆ بێت. ئەوەی کە ڕووەدات لە هەندێک پارچەی کوردستان وەڵڵا خەڵک شەرمی لێیەکات. بۆیە ئەمەش هەدەفێکی ئێمەیە. لەگەڵ چەند شتێکی تر کە ڕەنگە مناسب نەبێ لێرە باسی بکەم بەڵام ئەو جۆرە شتن بۆ ئاشتکردنەوەی میلەتەکەمان بۆ جوانکردنەوەی سلەیمانی و مەنتیقەکانی کە ئێمەی لین زۆر زەڕورە کە ئێمە بەرنامەی جدیمان هەبێت بۆ ئەوە. من چەند فکرێکم دا بە جەنابتان داواتان لێ ئەەکەم بڕۆنە ناو لیژنەکانتان و ئەم ڕئیانە دەوڵەمەندتر بکەن تا ئێمە بتوانین باشتر ئیشی لەسەر بکەین پێش انتخابات دوای انتخابات و بەدائیمی. کاک بافڵ منەبێ یا وا باشترە هەم هەواڵان دانیشتون لێرە تۆ چیت هەیە پێ دوایەک و پەیامێک وایە بۆ هەواڵان جگەلەوەی ئێستاش وتت کە بە جدی بستن ناو لیژنەکان و پێشنیارەکانی خۆیان بکەن. یعنی تۆ ئێوە جەناب تۆوەکو سەرۆکی یەکێتی و سەرکردایەتی چی شتێکی تر هەیە کە پێ دوایە دەبێت لەم دوو ڕۆژە گفتوگۆی لە جدی لەسەر بکرێتە چوارچەوەی پێشنیاریشی کە عملیە و مەجای جێبەجێکردنی تێدایە. وەڵام مامۆستا زۆرم وت لەسەر ئەو بوارە تقریبان هەموو قسەکانم بە نەوعێکە ئەگەڕێنەوە ئەوێ بەڵام ئەگەر داوام لێکە یەک پەیامی کورتم هەبێ بۆتان ئەمەیە. ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانە. حزب نییە لە دنیاە بەقەر ئەم حزبە خزمەتی ئەم میلەتەی کردبێت. مەسئولێتێکی زۆر گەورە لەسەر شانی ئێوەیە. ئەو بەرنامەیە کە ئێوەدایە ڕێژن بۆ ئێمە بەرنامەیەکە بێت کە یان یەکێتی گەورەترە بێت بەقوەترە بێت یان خوا نەکەردا وەکو خۆی ئەمێنێت یان بۆ دواوە ئەڕوا. بۆیە داواتان لێ کەم ئەم دیدارە زۆر بەجددی وەرگرن برادران. ئێمە چاوەڕێی ڕەئی ئێوەین بە یەکەوە بێت ترس شان بەشان بەسەرێکی بەرز هەر بۆ پێشەوە ئەڕۆین هەر گەورەترە بین هەر بەقوەترە بین بەڵام مەسئولێتێکی زۆر گەورە و تاریخی لەسەر شانی ئێوەیە. دووبارەیەکەمەوە سوتفە نییە کە دیدارمان هێنایە پێشەوە. دیدارمان هێنایە پێشەوە لەبەر ئەم شتانێکی ئێمە باسمان کردووە ئەم نیو سەعاتە. پێویستمان بە ڕەئی ئێوەیە پێویستمان بە ڕەئی کادرەکانمانە پێویستمان بە ڕەئی خەڵکەکانی خۆمانە تا بتوانین بە یەکەوە بەرنمەیەکی جوانتر داڕێژین کە ئیشەکانی خۆمان جێبەجێ بکەین لە ئایندا. بەڵێ
کەڕاستیدا کاک بافڵ ئەو ڕۆژە بە کاقوبا دەمەدوتم لە چات جی پی تی پرسیاری دیداری یەکێتیم کرد راپۆرتێکی زۆر جوانی دا کە ئەم چالاکیە چییە ئەو حیزبە بۆ دەیکا لە چوارچێوەی ئەوەی چات جی پی تی بەم نیوێت وتی ئەم حیزبە دەیەوێت ڕوئیایەکی ڕاست و عملی و خزمەتگوزاری هەبێ بۆ خەڵک کاکە وە سکاینەت بڕیاری دایتر چی تا دەوێت لەوە زیاتر لە چات جی پی تی بهاتە یاری بسەر لە هەموو سێکتەرەکان تاوان ئەوەی پەیوەندی بە حیزبەوە هەیە ئەوەی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە ئەوەی پەیوەندی بە پەرلەمانەوەیە و ئەوەی پەیوەندی بە کەرکووکەوە لە ڕاستیدا بەس ئەوەی کەرکووچیان خۆی 150 ئەوەی کە توانیمان لە کەرکووک پارێزگار لەو هەموو تەحەدا بینە دەرەوە کاک بافڵجانانی لە چوارچەوەی ئەم دیدارە کە ئێستا هەموو هەواڵانی هەموو سنوورەکان و ناوچە جیاجەکان لێرن دیسان ئێڵێمەوە کە ئەمە دانیشتێکی حیزبیە بەڵام تۆکو سەرکردەیەک بۆ ناساوی کە هەمیشە چاو لە هاوڵاتیانە ڕوو لە هاوڵاتیان پێ دوایە یەکێتی نیشتیمانی حیزبی خزمەتکردنی هاوڵاتیان و مەسەلە نیشتیمانی و عزیزم مام جەلال لە من زۆر باشتر وتی زۆر باشتر وتی ئەمە حیزبی ماڵە قوڕەکانین ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لێرە کۆبووینەتەوە بۆ ئەچینە ناو ئینتیخابات بۆ سەرکردایەتیمان هەیە هەدەفمان ئەوەیە حزب بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوە دروست کراوە خزمەتی میلەتەکەمان بکات ئەمە بەشێکی ئەساسی نییە ئەمە هەدەفی سەرەکی ئێمەیە ئیشی ئێمە ئەوەیە بەرنامەی جوان دانین بۆ حکومڕانی تا بتوانین وەکو پێویست ئەو حەق و حقوقە و ئەو ژیانە خۆشە جێبەجێ بکەین بۆ ئەم میلەتەی خۆمان هەر ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی دروست بوو ئێمە پرسیارمان نەما کاک بافڵ ئەگەر ئێوە پێش قسەیەکتان هەبێ بیکەن پێشنیارێک دوا پەیامت هەبێ بۆ هەڤاڵان و بۆ برایان لێرە فەرموو قسەی خۆمم بێ خۆم بۆ ئەمە حازر نەکردبوو بەڵام ئەگەر پەیامم هەبێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامەکەم زۆر زۆر بەسیتە و بەشێکی هەڤاڵان پێشتر من وتیان هەڤاڵانی عەزیز پەیامی من بۆ ئێوە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حزبەیە کە لە هەموو حزبێکی تر توانیویەتی خزمەتی ئەم میلەتە بکات کە لە ئاگرا دروست بوو کە کەس نەما بوو فیشەکێک بتەقێنێ بۆ ئەم میلەتە چوونە شاخ کە مام جەلال لەسەر حدودی ئێران بوو بە هەڤاڵەکانی خۆی وتبوو کە هاتبوون سەردانی بکەن وتی هیچ خەمتان نەبێت من لە بەغداد ئیستیقبالتان ئەکەم وەکو سەرۆکی ئەم وڵاتە ئەوەی کە ئێمە کردومانە سپاس ئەوەی کە ئێمە کردومانە ئەوەی کە یەکێتی کردوێتی ئەوەی کە مام جەلال و کاکۆسرەت و تێکۆشەرەکانمان هەر هەموو کردویانە حزبێکی تر نەیتوانیەوە بیکات ئەمە حزبی ئێوەیە قەت لە بیرتان نەچێ ئێوە بەشێکن لەو مەکینەی کە من بۆم باس کردن ئیشمان زۆر ماوە تەمەڵ مەبن انتخابات زۆر ماوە دامەنیشن ئیستراحەت مەکەن بیر لەوە بکەنەوە کە ئێوە شۆڕشێکەکەن شۆڕشێکی تازە بۆ بەرژەوەندی میلەتەکەمان بۆ قەزیەی کورد بەعام لە هەر چوار پارچەی کوردستان بەیەکەوە هەموو شتێکمان پێەکرێت و ئیسپاتمان کردووە قسەکەی کاقوبات دووبارە ئەکەمەوە کە ئێوە بە ئێمەتان وت لەسەرەوە ڕێکەون بزارن ئێمە لە خوارەوە چیەکەین ئێ هەڤاڵان بێ زەحمەت سەیری سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەکانمان بکەن 6 ساڵ پێش ئێستا هەولێریەکان لەوێ دائەنیشتن سلەیمانیەکان لێرە دائەنیشتن جەماعەتی کەرکووک لێرە دائەنیشتن بادینیەکانی فەقیر لە پشتەوە داتارەنان ماڵی مام جەلال 5 بەش بوو نازانم ماڵی ئەم چۆن بوو ماڵی ئەو چۆن بوو سەیریان کە هەموو تەنیشت یەکتری دانیشتون هەموو برادەری یەکترین هەموو ڕەفیقی یەکترین هەموو بە یەک بەرنامە ئیشەکەن هەموو بە یەکەوە بۆ پێشەوە ئەڕۆن باسی ئەوە شەکرێت هەندێک لە ئەساسیەکانی یەکێتی ناو حزبەکە نەماون وەڵڵا وان نییە کێوە پەیوەندی نەماوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یەک دوانێکیە ئەوەش ئەتیادیە ئەوە بەشێکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازیەکەی لەگەڵ حزبەکانی تر ئەوەیە کە زۆر ئەتیادیە لە بیر و بۆچوونی جیاوازمان هەبێت فڵانە کاک حەزی لەم سیاسەتە نییە
زۆر احتیادیە با حەزی لەو سیاسەتە نەبێت با بڕوات لە ماڵەوە دانیشێت یان با بڕوات منەظەمەیەکی خێری ڕێکخات یان بڕوات دوو قسەی خێر بکات دوو قسەی خێریشت پێ ناکرێ قسەی خراپ بکە هیچ مشکلە نییە لای ئێمە ئێمە لە قسەی کەس ناترسین ئێمە لە چەکی داعش و لە چەکی سەدام و ئەو وڵاتە نێودەوڵەتیانە و لە تورکیا و ئەوە ناترسین ئێمە لە دوو قسە ناترسین قەت ناترسین بالعکس زۆر شتێکی جوانە ئیمڕۆ نمونەیەکی ئەوەیە کێ لەگەڵمانە و چۆنە وەزعەکە لەم ڕۆژانە یەکێک لە هەڤاڵە عەزیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان چووە لە سەری ڕەش لەگەڵ جەنابی کاک مەسعود کۆبووتەوە و لەگەڵ جەنابی کاک مەسرور و هەڤاڵان کۆبووتەوە من دەستخۆشی لێ یەکەم لە عینی کاتە سەرۆکۆماری عێراق لێرە وەستا مەدحی مام جەلالی کرد زۆر احتیادیە ڕەئی جیاواز هەبێت لەناو ئەم حزبە زۆر احتیادیە بەڵام نابێت دەرگاکەمان داخین ئەمە مەوێ بۆی پێتان بڵێم ئەو هەڤاڵانە کە ئێستا بێتاقەتن خوێنیان هەر سەوزە کە ئێوە یەکێتیتان بەقوەتر کرد کە ئێوە هەنگاو بە هەنگاو چوونە پێشەوە کە ئێوە وەزعەکەتان باشتر کرد ڕەنگە قەناعەتی خۆیان بگۆڕن ڕەنگە ڕەئی خۆیان بگۆڕن ڕەنگە بۆچوونی خۆیان بگۆڕن لەو وەختە مەسئولیەتی ئێمەیە بیان خەینە سەرمان سپاسیان بکەین بۆ ئەو خەباتەی کە کردویانە و سپاسیان بکەین بۆ ئەوەی کە ڕەئی خۆیان گۆڕیوە و هاتوونەتەوە جارێکی تر شان بەشان لەگەڵ هەڤاڵەکانیان کە خەبات بکەن بۆ ئەم حزبە و بۆ ئەم میلەتە بۆیە من دووبارەیەکەمەوە بۆ ئاخر جاریش ئەیڵێم بڕۆن ئیشی خۆتان بە جددی وەرگرن یارمەتی ئێمە بدەن لەم ئینتیخاباتە هەموو نەیارەکانمان بدەین بە عەرزە و ئینتیخابات بە ئینتیخابات بۆ پێشەوە بڕۆین بتوانین وەکو پێویست خزمەتی ئەم میلەتە بکەین چکو بۆ ئێمە بۆ ئەوە دروست کراوین ئیتر با زۆر نەڵێم ئەزانم ئێوە زۆرتان برسیە زۆر سپاس زۆر سپاس کاک بافڵ بە هیوای سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی لە هەڵبژاردنەکان و لە هەموو ئەو شتانی ترکە ئاماژەت پێ کرد